بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان و خۆشەویستان پێخۆشحاڵین لە ئاڵلقەیەکی تری بەرنامەی زاراوە قوڕانیەکان دێنەوە خزمەتتان لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا سەفین. مامۆستای بەڕێز لە بۆ ئەڵلقەی وزارەمان دەچینەوە خزمەت یاخود دەچینە خزمەت زاراوەیەکی تری قورئانی پیرۆز، ئەویش زاراوەی جیهاد. ئەمە لە ڕابردوو باسی زاراوەی سلممان کرد، ئاشتی. زۆر جاران یعنی لە وەکو بەتایبەتی نارانی ئیسلام بەرامبەر کە وەکو دەرێت داخل لە دڵن بەرامبەر بە ئیسلام سلم باز دەکەن و لە مقابلەکەشیدا جیهاد و قیتال باز دەکەن کەنەوە ئیسلام ئەوەی پێ نەک سلمەکەی پێبێتن کە بەداخەوە ئەوە خۆڵ لە چاوی ینی خەڵکیکردنە. دیارە جیهادیش لە ڕووی زاراوەوە لە ڕووی لوغەوەوە یعنی پێناسەکەی لە من الجهد لە جهدەوە هاتیە، ئەی بەذل الجهد والطاقة، یعنی ئەتوو هەوڵ و توانا و طاقت سرف بکەی و زانایانیش وها پێناسەیان کردیە دەفەرمون بەذل الجهد من المسلمين بالمال والنفس لإعلاء كلمة الله تعالى، يعني ئەتوو بە ماڵ و بە نەفس ینی هەوڵ و تێکۆشان و توانات بخێگەر لە بۆ بەرزکردنەوەی دین و کەلیمەی تەوحید. جاماوەسا دیارە زۆر جاران ئەو مستەڵەحانە یعنی دەشێوێنرێن وەکو خۆی ینی باز ناکرێ، ینی زۆر جاران هەر جیهاد کە شتێکی زۆر پیرۆزە کە لە قورئانی پیرۆز کە خوای گەورە لە دەیان شوێن باسی کردیە، یەک لەو شوێنانە دەفەرمێ وەجاهیدهم جیهادا کەبیرە، یعنی مەبەستەکە ئەوەیە ئەو مستەڵەحە پیرۆزە ئەو زاراوەیە گرینگە کە لە قورئاندا لە دەیان شوێن باس کرایە کەچی دەشێوێندرێ. لە بۆ نمونە لەوانەیە لە هەندێک حاڵەت بەتایبەتی لە سەردەمەشی وەکو خۆشمان کە ئێستاکە جیهاد نوعا ما بوویتە ئیرهاب ونیە لە لای هەندێک کەس یعنی وەها وێنا دەکرێت کە ئەنەهو جیهاد ئیرهابە. دلۆ ڕاستکردنەوەی ئەو مەفهومانە بەڕاستی ئەمە پێویستە بگەڕێنەوە قورئان، بگەڕێنەوە سەر ئەو زاراوانە، سەر سیرە و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەوەی بزانین حەقیقەتی مستەڵەح و زاراوەکەی چییە. بارك الله فيكم مامۆستا. بسم الله الرحمن الرحيم. وشكو زناد باسكر يعني أو زاروية وها شێوێنرایە یان لەلایەکی دیکە ممچینە وها خەڵکی لێ ترسێن درایە کە خەڵکانێک نەوێرن لەگەرچی لە سەدان جێگە لە قورئان باس کرایە کە باسیش بکەن. بەڵام دەبێ ئەمە ئەوە حەقیقەتەی بزانین، ئەوە نەجێی شەرمە، نەجێی ئەوەیە مسلمان خۆی پێ ئەوە بیتن باس نەکاتن لەبەرەوەی خوای گەورە هەر وەکو فەرموویتی كتب عليكم الصيام فەرموویتی كتب عليكم القتال وهو كره لكم. قتال لەسەرتان فەرز کرایە ئەگەر چی پێشتان ناخۆشە، کە یەک لە مانایەکانی جیهاد بەمانە خاسەکەی قیتالە لە پێناوی خوای گەورە. کەواتە ئەمە دەبێت بزانین هەندێک نییە ئینسان هەست بە زەحمەتی یان حەرەجێک بکاتن کاتێک باسی شەرمی پێوی باسی جیهاد دەکرێتن، لەبەرەوەی بەڕاستی ئەمری خوایە و ئەمری پێغەمبەرە عليه الصلاة والسلام، ئەمری خوا و پێغەمبەریش وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيارة من أمرهم. کەس لۆی نییە پاش ئەمری خوا و پێغەمبەری قسەچی دیکە لەسەر شتێکی بکە. فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ولا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. هەر ئەو قەضای خوا و پێغەمبەر کردی نابی هیچ حەرەجمان پێ هەبی، نابی هیچ مسلمانێک، هیچ بانخوازێک، هیچ مامۆسایەک شەرمی پێ هەبی کە باسی بابەتی جیهاد بکە و حەقیقەتی جیهاد وەکو خۆی ڕوون بکاتەوە لە بۆ مسلمانان و داوایان لێ بکاتەوە. و خێریش لەو جیهادە و قیتالەیەک چکە خوا دەفەرمێ كتب عليكم القتال وهو كره لكم وعسى أن تكرهوا شيئا
ويجعل الله فيه خيرا كثيرا. يعني أنا أوكي كده فرمي وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون. هذا ما وصل زۆر جاران ینی یەکێک لەو شتانەی ینی تێبینیانێک کە زەڕورە مەوکو مسلمان ئاگاداری بین غولوکردن زۆر ڕۆچوون لە نێوان سلم هەندێک کەسێ هەند بەلای ئاشتیدا دەچی هەند ئاشتی جیهاد و قیتالەکەی لەبیر چووە هەندێک کەسیشێ هەر هەموو شتێکی کردە قیتال و جیهاد سلم و ئاشتەکەی لەبیر چووە. ئەو تەوازن و هاوسەنجیە زۆر پێویستە ئەمە ڕای بگرین هۆردوچی لە قورئان و سنت مەوجودە ونیە ئەمە کە لە یەکێک لە ئەڵقەکان باسی سلممان کرد ئێستاژ و باسی حقەتی جیهاد دەکەین و بەمانە خاصەکەش کە قیتالە و خاڵێکی دیکە مامۆستا زۆر جاران ئەو حەدیثانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی ڕوکنەکانی ئیسلام دەکات کاکە ئیسلام هەرە و پێنج ڕوکنێ شەهادە و نوێژ ڕۆژی زەکات حەج تەواو ئەوەندەی بکەتەوە لە کاتێکدا ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو دینگە باسی کردیە. ئەگە وێنای بە بینایەکی بکەین ڕاستە ئەو بینایە ئەو پێنج دینگەی هەیە بەڵام کۆمەڵێک پێکهاتەی تریشی هەیە سەقفی هەیە دیواری هەیە یعنی کۆمەڵێک شتی دیکەین زەڕوریاتی ناو ئەو بینایە هەیە کەواتە جیهاد و قیتالی یەکێکە لەو زەڕوریاتانە هەر لەبەر قسەی جەنابدا ئەو حەدیثەیە پێغەمبەر صلی الله علیه وذروة سنامی باسی یحیا دەکا عەلەیهی السەلام کە پێنج شت ئەمری بە قەومی خۆی کرد کە تقریبا پێنج ڕوکنەکانی ئیسلامە دەفەرمێ وخەمس ئەمەرەنی الله به وأنا آمركم به پێنج شتیش هەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە ئەمری بە من کردەوە ئەمنیش ئەمر بەم بۆ ئەی مسلمانان الجماعة والسمع والطاعة والهجرة والجهاد كاتو أمري پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبری خوش صلى الله عليه وسلم نافرم وذروة سنامه الجهاد صلاة بوبي عبادة بنداتي وإسلامتي سيا جهادا ياخذ لا فرموديشي كذا فرمي من أعظم الجهاد كلمة عدل عند سلطان جائر يعني أو ما بيدري كوا راسي جهاد شأن و مرتبەی گەورەیە لە ئیسلامدا بەڵام ئەمە زۆر گرنگە ئەو تەوازن و هاوسەنجیەمان لێ تێک نەچیتن. بارك الله عزوجل جیهاد لە قورئانێک کە خوای گەورە باسی دەکات زاراوەی جیهاد گشتگیرترە لە قیتالی عامترە گشتگیرترە لە قیتال مەسەلەی جەنگانە لە پێناوی خوای گەورە کە لە زۆر شوێنی قورئان باس کرا بەڵام وەکو جیهاد هەموو هەوڵ و کۆششەکە کە لە پێناوی خدای سبحانه وتعالى إنسان بيدا أو ذاتا زانا باسي جهاد النفس يعني كردي ونيا والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وباسي جهاد دعوة بانجواز لو بينا إخوائي قولا لبارك قرآن دفرمي وجاهدهم به جهادا كبيرا أي بيغمبر صلى الله عليه وسلم بو قرآن جهاد لقرب باورام كبا جهاد قولا أو قرآن قياندنا بخلشي وهروها لقر منافقانش بالزمان جهادي بالزبانش هي يا أيها النبي جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم درخستني في لكانيان باس كردني صفات كان منافقان ودرخستنيان وحتى لقى كافران شرب الزبان هي وبمالش هي الحديث بيغمبر هي عليه الصلاة والسلام ده فرمي جاهد المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم أو حديث شيء كزبان أو ذا مرتبة كتسلا بوبي ذروة السنامة جهاد بجيان لبيناي خوای گەورە کە لە قیتال دا ئینسان ئامادە بی ڕوحی خۆی بەخت بکە لە پێناوی خوای گەورە زەمانسا هەتا جیهادی نەفس کە زۆر مهمە یعنی وەکو زانایان باز دەکەن ئینسان یەکەم جار ئەگە ئیش لەسەر خۆی نەکە کو دەتانی بە گیان ئامادە بی خۆی بەخت کاوە يعني إمام علي قسشي زور زواني هذا فرمي أول ما تفقدون من دينكم جهاد أنفسكم يكمشت كالناو إيوة نامينة مجاهدي نفسي خوتانا لوی براستي أجر كسك أو روكا لبيناوي خواي جورا نتاني روجك بروجي بيتن وكو السنة يعني نفسي خوي بقريتن لحزو آرز وكان لنظرك لقناه تاوانك أديكو دتاني سبيني آماده بجاني خوي في داكا لو أما بتايبتي لسردم وظروف شي وكو استاكا إيش كردن لسر نفسي خومان لسر أوي كوا يعني جهادي نفس من بكين براسي زور بيوستا عفوا أو تبين يش بدم
يعني جهادي نفسه أو جهاد أنا هاو تريبا لقيك دي ڕاست يعني ما بستوانية كبري والله أمن هتا نفسي خوم تاو سانا كم چونك كس تاو بي أو ناكري بري لهمو گناحة لهمو خرابة بدور بي يقول لسردمي پیغمبري عليه الصلاة والسلام كتساكترين سردمي يجبو جهادي شان دكردو همو دمي خريشي غزوات خۆشیان بوو خەریکی خۆشیان بوون وەک نەفەری واشی تێدا بوو تووشی گوناحیش دەبوو تووشی تاوانیش دەبوو مەسەلەکە ئەوەیە کە ئەو لایەنە فرامۆش ئەو لایەنە فرامۆش نەکاتن نەک برێ وەڵای ڕاوەستین ئەو جیهادەکەی دی هەر تەرێک بکەین وازی ڕاست وڵام مامۆستا شتێکی دیکە لە قورئانی پیرۆز ئەگە تەمەشا بکەین لە زۆربەی شوێنەکان جیهادی مالی پێش جیهادی نەفس خستیە ڕاست جاهدوا بأموالكم وأنفسكم لە زۆر لە ئاەتەکان باز دەکاتن جیهادی ماڵ پێش نەفس خسترایە لەبەرچە جیهادی ماڵ پێش خرایە وەکو زانایان باز دەکەن دەفەرمونون لەبەر ئەوەی یەک لە هۆکارەکان حاجەت ئیلەیهی ئەعظەم پێویستی ماڵ لە بۆ جیهادی بەڕاستی پێویستێکی زیاترە زۆر جاران مسلمانان ئەوەندەی یعنی ئیشکال و پێ محتاجەکەیان لە بۆ پێویستیەکان و مادیات بووە ئەوەندە لە بۆ شەخص نەبووە مسلمان ئامادە بوو وەکو لە سوورەتی تەوبەش کە خوای گەورە کە باز دەکات دەفەرمی ئەوانە کە دێنە لای تو داوات لێ دەکەن کە ئەتوو چەک و تەقەمەنی و پێداویستی جەنگ و جیهاد و چوون لە بۆ جیهادیان لەو دابین بکەین قلت لا أحملكم عليه ئەوجە پاشان کە دەگەڕێنەوە وأعينهم تفيض من الدمع حزنا ونیا ئەوە لەبەر ئەوەیەکەوە پێداویستی مسلمانان ئەومان پێ دەرێکە بەڕاستی لایەنی اقتصادی لایەنی ئابووری عمود فەقەڕیە لە بۆ مسلمانان بەتایبەتی لە بۆ جەمعی مسلمانان ئەعدادەکەی کە پێویستە ونیە وأعدوا لهم ما استطعتم من قوة ئەوە یەک لەو هۆکارانەیە کە جیهادی ماڵ پێش خرایە هۆکاری دووەم لەبەرەوەی جیهادی ماڵ ئەکثر وقوعا زیاتر ڕوو دەدا چونکە جیهادی ماڵ دەکرێت نابینایەکیش بە ماڵ بەشدار بی بەڵام جیهادی نفسی لەسەر نییە ليس على الضعفاء ئافرەت بەشداری ونیە بەڵام ئافرەت دەتانی بە ماڵ بەشدار بی ساسم بازنەی خۆیان ونیە بەخشی لە بۆ غەزای فعلا ئەوە یەکەکی دیکەش من بابی تەرتیب کابرا ئەگە بە ماڵ ئامادە بیتن ئەوڕۆکە سبێنێ بە نفسیش ئامادە دەبیت پێشەوەی کە بە نەفس بچیتن پێویستی بە ئامادەکاری ماڵە بەڵێ لە سیلاح و پێداویستی کە ئیعدادەکەی بەڵێ بارك الله فيكم پێم خۆش باسی مەقاسیدی جیهاد بکەین کاوە جوابی ئەوەی دەداتەوە کە لە سەرەتای بەرنامەکە جەناوت باست کرد زۆر جار حکمت لە قیتال و جیهاد چییە جیهاد وا نیشان دەدرێتن کە نیشانە ئەوێ ئیسلام دینی ئاشتی نیە کاتۆ حکمتت لە جیهاد زانی مەبەستەکانی جیهادت لە ئیسلام زانی دەزانی کە ئەو مەبەستانە لە بۆ چەسپاندنی ئاشتیە لە بۆ چەسپاندنی خێر و ڕەحمەتە لە ناو مرۆڤایەتی یەکەمین مەبەستی ئیعلائی کەلیمەت الله ناوی خوا دینی خوای گەورە پێسەر بخرێتن یعنی دەبی لە بۆ ئەوەی بیتن لە بەرەوەی گەورەترین پێداویستی ئینسان لە پێداویستیەکانی ئینسان لە ضروریاتی خەمس دینە دینی ئینسان ئەگەر پارێزرێ سەر و ماڵ و هەموو لایەنەشی ئینسانی دەپارێزێ کەواتە لۆی ئیعلای کەلیمەت الله بی دەبی لە پێناوی خوابی سبحانه وتعالى لەوە ئیقراری دینی خوای بی ئەجە لێرە یەک ئەوە هەیە یعنی خوای گەورە سبحانه وتعالى لە زۆربەی شوێنان جیهادی کە باز دەکە ئیلا فی سەبیلی لای لەگەر باز دەکە ێ باشە خۆ نوێژ ڕۆژی هەموو واجباتی در هەموو دەبی لە پێناو خوابی لۆ بە تایبەتی جیهاد ولا پاشانیش بەخشین ئینفاق هەموو جارێ فی سەبیلی لای لەگەر دووبارە دەکاتەوە ئەوە نوکتەشی ئەوەی تێدا لە بەرەوەی هەم جیهاد لە پێناوی خوا و هەم بەخشین زۆر لایانی خۆ دەرخستن و حەزی نەفس و ئەوەی تێدایە ئینسان لە پێناوی غەیری خوا بکە لۆی خوای گەورە هەموو جارێ ئەوەیان بەبیر دەینیتەوە ئەو قەیدەی کە ئاگاتان لێبی پێناوی خوای سبحانه وتعالى و ئەو کاتەش جیهاد وەکو برێ ناشیرن دەکرێتن لەلایەن غەیری کە لە پێناوی غەیری خوا ئەنجام بدرێتن ئەو کەسە لە پێناوی حەزەکی خۆی تووڕەبوونی خۆی دەسەڵات دارێک لە پێناوی ئەوەی خۆی ئەنجامی بداتن ئەوە دەبیتە هۆی تێکچوونی یعنی ئەو مەبەستەیەکەوە خوای گەورە ئەو جیهادەی لە پێناو ئینسان دانایە خاڵی دووەم لە بۆی
فتنە نێریتن ئەو زە فتنە کەسانەکەنە لە هەموو لایەنەکان ئینسانی لە ئەخلاق لە دین لە اقتصاد تووشی فتنە و ئاشوب دەکەن وقاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله دين هموي لو خداي بي وفتنة كسري هموي شرك وكفرة وهموي زورة كان دي فتنة لنا ومجتمعنا منه بيست قتال بكري وخالص سيم لوي يارمتي داني استملك راوان مستضعف ما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان قاتل ابو او سوساوانا حق يا بكريتوا جهاد شرع كرايه ودان درايه على قرآن وهذا بو إقامة عدل دات قليل لنا ومجتمع بتسبيت لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط وهذا بو فساد نمينه لنا وكوم القاه ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض زوي فاسد دبي أجر كوملك نبن أو فاسدانه بقوة لابدا چونکە ماوەستا ئەوە نییە دنیا و چی دەرێ بە پەمبەی تێبگەی ئەتوبرێ وڵی ئەمن ئاشتیم دەوێ و قەت دەستی خۆم ناکەمەوە بەرامبەرت دێ بە قووەت فەساد و خراپەی خۆی دەسەسپێنی لەسەرت ئەوە زۆر مهمە ئینسان ئەوەی بزانێت لە بۆ لادانی ئەو فەسادەی ئەو جیهادە شەرع کرایە وەڕەدی عودوانیش مامۆستا جاری وایە کابرا دژمنایەتی دەکات کەواتە تو دەبێ ئەوەی لەسەر بکەیت ئاتا مامۆستا یعنی جاری وا هەیە زۆر جاران دەگوترێ یعنی جیهاد بەس بەتایبەتی قیتالەکەی مەبەسمە بەس جیهادی یعنی دیفاعە بەڵام ئەمە لە ئیسلامدا دیفاع ئەوە جیهادی تەڵەبیشمان هەیە جاری وایە هجوومە بەڕاستی ینی پێویست دەکاتن لۆ ئەوەی کە کەلیمەی خوا و دینی خوای گەورە بگاتە هەموو خەڵکەچی پێویست بەوەی دەکاتن وەکو ئەگەر ڕووبارێک مەسەلە بربەستەچی لە پێش بیتن دەبێت ئەتۆ بربەستەی لابێ لۆ ئەوەی ئەو ئاوە بگاتە شوێنی خۆی ونیە مامۆسای بەڕێز ینی یەکەچی دیکە لەو بابەتانەکەوە بەڕاستی ئایا جیهاد و قیتال ضدی سەلامە ضدی سەلام نییە دیارە ئەمە وەکو لە ئەڵقەشی دیکەش کە باسی سلممان کرد ئەسڵ لە ئیسلامدا ئاشتی و سلمە ونیە ئەسڵ لە ئیسلامدا لە مرۆڤەکان تەعاونە تەعاڕوفە ئیعماری ئەڕدا بیڕە قیسە ئەو ئیشی مرۆڤەکانە کە خوای گەورە داوایان لێ دەکاتن بەڵام جاری واشەیەکەوە ئەمە پێویست دەکاتن ئەو جیهاد و قیتالەی بکەین هەر لە پێناوی ئەو شتانە هەر لە پێناوی ئەو شتانە ئەتوو جیهاد و قیتالەکەی دەکەیت لۆ ئەو شتانە بچەسپێتن و خاڵەکی دیکەش مامۆستای بەڕێز ینی ئەمە جیهاد و قیتال بەرامبەر چیە دەکەین ونیە ینی ئایا هەموو کەسێک شیاوی ئەوەی ئەتوو قیتالی لەگە بکەی بێگومان نەخێر خوای گەورەش ئەو ڕێی بە موسڵمانان ناداتن چونکە ئەمە موسڵمان ینی کە تەماشای قورئان دەکەیان تەماشای سنەتی پێغەمبەری خوا دەکە عەلەیهی سەڵات وەسەلام لە قورئان و سنە لە بۆت بەدەردەکەوی کە بێباوەڕان چەند جۆرەکن بێباوەڕمان هەیە کەوا موسالیمە ئەو ئاشتی ینی هیچ کێشەی نیە لەگە موسڵمانان ئەمەش کێشەمان لەگەڵ نییە موسڵمان ئەوە بێباوەڕمان هەیە ذمیە ینی لە ئەسڵەوە خەڵکی ئەو وڵاتەیە بەڵام هە بێباوەڕ و ئیمانی نەهینە خۆ کێشەمان لەگەرەوەش نییە لە جزیەی دەداتن و ینی ئەو واجبات و حقوقانێکەوە لەو وڵاتەی هەیە دەبی پێ و پابەند بیت کو ئێستاکە مامۆستای بەڕێز ئێستا ئەوە دەکەنە خاڵک نقطە کو دەبی کابرا ئەو شتانە بکاتن ێ باشە ئەدی لۆ مسلمانە کە دەیستە فەڕەنسای دەی پابند بی بە یاسای فەڕەنسا کە ئێستاکە لە بۆ نمونە ئەگەر کۆمەرە زەری بەچی بداوە دەرێن لە سامو شتێکی زەری بەیە مامۆستا یعنی هەتا ئێستا لە بۆ نمونە ئەگەر کابرا لەوێندەر فرەژنی قەدەغەیە کابراگە دوو ئافرەتی دوو خێزانی خۆی لەگەڵ دابی برێ ئەوە هەردوو خێزانمە لەوانەیە بیگرن بەڵام ئەگە برێ ئەوە خێزان مۆکەی دیکە عاشق و کەپڵمە لەوانەیە برێن کاکە بڕۆ بەخێتی ونیە ئەوجە کەواتە یاسایەکە کو هەموو کەس دەبی لە وڵاتی پێ و پابندبی بە هەمان شێ ئەو یاسانێکە لە ئیسلامی شێ دەبی مسلمان پێوە پابند بیان ئەوەی لە کۆمەلگای مسلمانانە ینی ئەو یەکێک ویستم لەسەرەوەی باس بکەم ینی کە ئەو قسانە بەرامبەر مسلمانان دەکرێت و مەسەلەی جیهاد ینی ئەو شوبهاتانە دەوروژێندرێتن ئەوە هەر وەکو ئیعلامەک بێباوەڕان ویان کردیە لۆ ئەوەی مسلمانان
مەسەلەی قووەت مەسەلەی بەرگری لە خۆکردن بەکارنەیە ئەگەر نابزان ئەوان بەخۆیان پێوە پابندن نەخێر هەموو دەمێ هەر خەریشی چەک و جبەخانە و تاقیکردنەوەی نوێ و نەوەویان هەیە دەرێ نابێت بەرامبەر نەوەوی هەبیتن هەموو دەبێت چەکی نوێ تاقی دەکەن و مەسەلەی قووەت ئەو پەڕی ئەوان گرنگی پێدەدەن بەڵام ساڵانە مسلمانی ساویرکە هەر دەخەرەتێن بەوەی وڵات و مامۆستا ساڵانە پشتی شێری بودجەی بەبەر چەک و لایەنی عسکەری دەکەن عسکەری دەکەویتن بەس ئیش لەسەرەوەی دەکەن بە بەرنامە کە ئەو مەسلەی جیهادەی لەلایەن مسلمانان بکەنە بڤە ڕاست بکەنە بڤە هەتا بەریتانیا کە دێتن هیندستاندا گیر دەکاتن یەک لەوانە کەسێکی گومڕا دەبینی تۆ ناوی ئەحمەد قادیانی خۆی بە مەهدی دەزانیت و دەرێ فەریزەی جیهادم لەسەر نەهێشتن لۆ لە بەرەوەی خەڵک بەرگری نەکا بەرامبەر بەریتانیا تا ئێستاش ماینە جەماعەتی ئەحمەدی فەریزەی جیهاد نێریتن لۆ لە بەرەوەی جیهاد تاکە ڕوحی بەرگری و مقاومەتە بەرامبەرەوەن ئەتوکە نەتمە دەبێ ژێر دەستەیوان دەبێ کۆیلەیوان ئەوان چیان بووە لەسەر فەرز دەکەن وچی ئێستا هەیەکە هەر شتێکی بووە لەسەر وڵاتانی بێهێز فەرزی دەکەن ڕاستە جەمامۆستا هەر لەسەر ئەوەی کە باسم کرد یعنی جۆرەکانی بێباوەڕ کە ئەمە موسالیمان باس کرد ذمیمان باس کرد جاری وایە مستەئمەنە لە بۆ نمونە ئەو شەریکاتانێک کە دێن لە بۆ بازرگانی دێ کەسایەتێک دێ لە بازرگانی ئەوە لە ناو مسلمانە مستەئمەنە و ئەمانی پێبەخشرایە بەڵام ئەوەی کە ئەمە ئیشکالمان لەگەر هەیە کافر و بێباوەڕەکە کە حربیە کە صەد عن سەبیل اللهە ینی ئەوەی ڕێگرە لە بەردەم دینی خوای گەورە و حربیە شەڕ لەگە دەکاتن ئەمە بەڕاستی ئەو کاتی هەر ئەسڵەن حکمی ئەو قیتالەش ئەو قیتالە بەرامبەر ئەو بێباوەڕە حربیانە فەردی کیفایە مامۆستای بەڕێز ینی هەتا هەندە جار هەیە لەوانێ ببیتە فەردی عینیش بەجێرەی حاڵەتەکەی بەڵام حکمە ئەسڵیەکەی ئەوە فەردی کیفایە زانایان باز دەکەن کە دوو زۆر جیهادەیە جیهادی دەفع جیهادی طەلەب ڕاست جیهادی دەفع ئەوەیە کە ئەتوو لە خاچی خۆتی دوژمن هێرشت دەکاتە سەر ئەوە حکمی جیاوازە بە جێرەی پێویستی دەبیتە فەردی عین لەسەر هەموو کەسێکی کە توانای هەبی و ئیزنی داک و بابی ناوێ هەتا لە هەندە حاڵەتی کە عولەما باز دەکەن ئیزنی وەلی ئەمریشی ناوێ کاتێک هێرش دەکەنە سەر ماڵت و سەرخا و خێزانت و وڵاتت داگیر دەکەن چکەوەش مەسەلەکە کە شوبهاتی لەبارەی دەوروژێندرێ مەسەن خەڵکی غەزەی لۆی نییە دیفاع لە خۆی بکاتەبی ئیزن لە وەلی ئەمری وەگری وەلی ئەمر چێ ئەگەر مسلمان بیتن فعلا جیهاد دەبی بە ضبط و بە منەظەمی بکرێت و بڕیار بدرێت کەی شەڕ بکرێت و بڕیار بدرێت کەی مهادەنە دەکرێت ئەو ضبط و ڕەبتە هەیە بەڵام وەلی ئەمرێکی مسلمان بی بەڵام ئەگەر وەلی ئەمر خۆی فرۆشتبی و جیهاد هەر لە قاموسی نەبیتن ئەو کاتەی ئەو مسلمانانە کە هێرشیان کرا سەر لۆیان هەیە دیفاع لە ماڵ و خاک و دینی خۆیان بکەن ئەوە جۆری دووەمیش کە جیهادی طەلەبە ئەویش دەبی بەڕاستی ڕوونکردنەوە بدرێتن ئەو حکام و دەسەڵاتدارانە کە دەسەڵاتەچیان هەیە لە شوێنەچی بیر و باوەڕ و ڕێبازی خۆی برێیانرەی دەچەسپێنی بەهۆی ئەو دەسەڵاتەی ڕاست دەبیتە بربەست لە بەردەم ئەوەی داوە و بانگەواز خەڵک بەرەو حەق بچیتن ئەو کاتە مسلمانان و سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرەو فتوحات چوینە دەسەڵاتەکەیان لاتایە لە بەرەوەی ئەو دەسەڵاتە زۆرە دینێک زۆرە ڕێبازەکی هەر فەرز دەکا ئەو زەلۆ ڕێبازی حەق شایستەی ئەوەیە کە لەسەر حکم بیان ڕێبازی باتیل ڕێبازی حەق لۆیە جیهادی طەلەبیش هەیە مسلمانان ئەو حەقەی دەبی بگەینە هەموو ئەو وڵاتانە و ئەو دەسەڵاتە زاڵم و ستەمکار و دەست درێژی نابێ ڕێگر بن لا بدەن بەڵام خەڵکەکە لا ئیکراها فی دین خەڵکەکەی ئازاد دەکەن قبولی دەکەن 1400 ساڵی شاهاتیە عێراقی فتح کردی شامی فتح کردی ئەو وڵاتانە دەیان زۆرە دینیش هەرمایتەوە و ئازادی دینەکەی لۆ هێشتینەوە بەڵام ئازادی ئەوەی سوڵتەک دینەکی بچەسپێنی نا ئەو سوڵتە دەبی کەویتە دەست ئەهلی ئیسلام و ئەهلی حەق ستەکان خۆش مامۆستا ئەنی یەک بابەتی تر ینی جیاوازی نێوان مجاهید و مقاتل هەموو مسلمانێک دەبی مجاهید بی بەڵام مەرزنی هەموو مجاهیدێک مقاتل بی ونیە قیتال بکات خاڵێکی دیکەش مامۆستا لە قورئانی پیرۆز ئەگەر تەماشا بکەین قیتال هاتیە فتح هاتیە ظهور هاتیە ليظهره على الدين كله دیارە ئەوە قیتال مەبەست بە ئەوەی جەنگ و قیتال ئەنجام بدەیت کوشت و کوشتار بەڵام فتح
مەرج نییە کوشت و کوشتاربی جاری وایە بە مەدەنیەتە یعنی ئەسڵەن ئەوە بەبێ شەڕ ئەو شوێنە ئەو خاکە ئەو وڵاتە فتح دەکرێت یعنی بە حەضاری ظهوریش کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ لیظهیرەه علی الدین كله ظهور واسعترە لە قیتالی جاری وایە بە بەیانە یعنی ئەتوو لەبەرەوەی دینەکەت وها ڕۆن دەکەیەوە چەندان وڵات هەبوو بەهۆی ئەو بەیانە بازرگانە کە یان جاری وایە بە غەلەبەشە بەڕاستی بە غەلەبەیە شەڕ نییە بەڵام غەلەبەیە ئەوە جیاوازی نێوان ئەو مستەلەحانەیە کە لە قورئانیش هەرسێکی هاتیە ئەوزەم کاتە کەشمان کۆتایی وڵا کاتەکەمان بەرە کۆتایی دەچی بەس ئەوەندەیە کە خوای گەورە سبحانه وتعالى ئەو فەرزەی دانایە بەخۆی عالمترە بەوەی کەوە چ لە بۆ ئینسانی پێویستە ڕاست فەرمووی چیتی وهو كره لكم لەسەرتان زەحمەتە و حەدیثێکی پێغەمبەری هەیە عليه الصلاة والسلام لەوەی بەڕاستی ئینسانی مسلمان ئاگادار بی دەفەرمی من لم يغزو ولم يحدث نفسه بالغزو مات على شعبة من النفاق ساندەی بترسێ ئەوی غەزووی نەکا و جیهاد نەکا و نەفسیشی پێوە پەیوەست نەکە هەر لە خەیاڵی خۆی دادنێ وبزانی ئەوە هەر فەرز نییە ئەوە خوا لەسەری دانەنا فەرمی با بترسێ لەوەی لەسەر نفاق بمریتن لۆیە دەبی مسلمانان ئێستا چەند وڵاتی مسلمانان داگیر کرا جارێ ئەوە هەر جیهادی دەفعە بەرگریکردنە هەتا هەموو ئەو وڵاتانەی پێشتر مسلمان دەسەڵاتیان لێدا هەبووە بجێڕدرێتەوە ژێر دەسەڵاتی مسلمانان ئەوە واجبە لەسەر هەموو کەسەکی بە پێی توانە ئیستطاعە ئەزمانسە ئێستا کە ئەو وەزعی تێداینە ئەگەر بێت و ئەو وەزع لەو کاتێدا کە تازە ئیسلام دەسەڵاتی لێستانکایەتەوە و خلافەت نەمایە چ دەبا نەفیری عام بە دنیا کەچێ ئێستا کە هەر ئولفەتان پێوەستی ئەو وەزع ئێستا هەیە زانایانی پێشی کاتێک کە وڵاتێکی مسلمانن بەشێک داگیر دەکرێت لە مەدرسە و حوزەکانیان داهاتنە دەرێت بە تەڵەبەوە دەستیان دەکردە جیهادی بازرگانان خەڵکی ئاهلی کەسابەت لەو وڵات داگیرکرایان جەیشێکی عام هەبوو بەڵام ئەوانە دەچوون موساعدەیان دەکردەوەی بەرگری لە وڵاتی خۆیان بکەن بەڵام لە کۆتاییشدا ئەوەی باز دەکەی یانی تێبینێکی ئەگەرچی کاتەکەمان زۆر تاخیر و کۆتاییە کە جیهادیش ڕاستە لەلایەن هەندێک کەس بە ناڕێکی بە غەیری حەقی خۆی ممارەسە کرایە بە ناوی جیهادی شی لێنرایە سەدام حوسێن دەهات ناوی جیهادی دایە کەسانی بە ناوی ئیسلام کە کوشت و بەڵێکیان کردێ بە ناحەق موسڵمانانیان لێکوشت خەواریجی خەواریجی هەر ناوی جیهادیشیان لێدەنە جیهادیش وەکو هەر فەرزەکی وەکو نوێژ و ڕۆژی ئەرکان و شروتی خۆی هەیە وانە بە ئەرکان و شروتی خۆی جێبەجێ دەکرێتن خۆی گەورە وامان لێ بکاتن کە وەکو خۆی لەو دینە بکەین خۆشی جێبەجێ بکەین لێدا کۆتایی ئینشاءالله و حەلقەی وەلو زۆر زیاتر هەر دەبێت لە بابەتە لە قورئانی زۆر باس کرایە خۆی گەورە پاداش بداتن و مستەقبڵێس صلی الله علیه و سلم